عەبدوڵای کوڕی مەسعود وەکو لە صحیحی مسلم هاتووە ژمارە 85 پرسیارم کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتمەی پێغەمبەری خوا أي الأعمال أحب إلى الله وفي رواية أي الأعمال أقرب إلى الجنة أي پیغمبری خوا کام کردەوە هەیە من بیکەم و لە بەهەشتا نێزگەوە بم کام کردەوە هەیە من ئەنجامی بدەم و لە لای خوا خۆشەویست بی ئەو کردەوەیە پیغمبری خوا صلی الله عليه وعلى آله وسلم فەرمووی الصلاة على وقتها نوێژ لە وەختی خۆیدا ثم قلت أي قال بر الوالدين چاکەکردن لەگەڵ دایک و باوکدا ثم قلت أي قال الجهاد في سبيل الله لپاشاندا جیهادکردن لە پێناوی خدا نوێژکردن لە وەختی خۆیدا لە جیهاد چاکترە لە چاکەکردن لەگەڵ دایک و باوکا چاکترە نوێژ لە وەختی خۆیدا بۆیە شێخ ابن عثيمين رحمەتی خوای لێ بێت لە شەرح الممتعة ئەفەرمێت والصلاة لا تصح قبل الوقت بإجماع المسلمين كما قال ابن قدامة في المغني والصلاة لا تصح قبل الوقت بإجماع المسلمين بإجماع المسلمان نوش ببيع عذر لبيش وقت نوشكت بكين نوشكت بطالة فإن كان متعمدا فصلاته باطلة ولا يسلم من الإثم اگر بمتعمدي ببيع عذر لبيش وقتك نوش بكات او نوشكي بطالة وتاوان بارش بيت وإن كان غير ذلك أجر بمتعمدين به قماني وابو كبان دراوة يا دخولي وقت بوا نوجكي كرد أفرميت فليس بآثم وصلاته نفل وعليه الإعادة أجر كسي قماني وابو يعني بانجيني مروي داوة يشتانيشي داوة بان وقت نبو يشتانا نوج بك أمتيا ونيزانيوة دعاي بوي درك ودعاي نيو ساعت أمجا بانجي دا أو نوێژت بە سونەت حەسابە تاوانبار نیت لەبەرەوەی نەزانیوە ئەمجا بێ نوێژەکەت دووبارە بکەیتەوە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا خدا فەرموویەتی على المؤمنين خطابە بۆ ئیمانداران چونکە براکانم نوێژ خۆبەستنەوەیەکە بین خۆت و خوای پەروەردگار مناجاتەکەی لەگەڵ الله ئەبێت بین خۆت و خدا خۆت ئیسلاحی بکەی بەوانەی کە خدا ئەمری پێت کردووە و لە بین یەکتریشدا ئەبێ یەکتری ئیسلاح بکەین بۆیە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمدا ڕۆژی دووشەمەکان و ڕۆژی پێنجشەمەکان قاپی بەهەشت ئەکرێتەوە لە هەموو ئیماندارێک خۆشە بێ ئەیکەنە بەهەشتەوە ئیلا لە دوو کۆمەڵە کەس نەبێت یەکێکیان المشرک کەسێک کە مشریکە شەریک بۆ خوا قەرارەدا خۆی ئیسلاح نەکردووە لە بین خۆی و خوای خۆیدا ئەوە ناچێتە بەهەشتەوە و دوو کەسش کە قسەیان نییە پێکەوە دوو مسلمان بینیان نییە لەگەڵ یەکتریا خدا پێیانە فەرمێت ئەنزیڕوا هازەین حەتا یەصطەلحا ئەو دوانە بوەستێنن با نەچنە بەهەشتەوە هەتا وەکو سوڵحی یەکتریەکەن دەی با پێشەوەی بگەینەوە کاتە لە دونیادا سوڵحی خۆمان بکەین با چاک بینە بین یەکتریا با بینمان چاک بێت نەک لەبەر شتێکی دنیایی قسە لەگەڵ یەکا نەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت مسلمانێک سێ ڕۆژ لەگەڵ مسلمانێکا قسە نەکات وەک ئەوە وایە خوێنی ڕشت